السلام عليكم دكتور. عليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور بسیارك من هيك بسیارك من ضليتن بتسنو سرك سرسامي وزائدا لبرتبة ونوسري سرسامي وهروها بتايبتي زنابتن بتكتيبش أو نوسري سرسامي جوان دەستان خۆشی بەڕاستی پرسیارەکی جوانە چونکە نی بەڕاستی وەڵێ دەکات کە بڵێن تەعامل بکە یا خۆ لەگەل نووسەرەکان و زانایان کۆن و لە نوێ ئەو نووسەرانی کە کاریگەر بوو لەسەر شخص لەوانە زۆر شخصەیە زۆر کاریگەری بە شخصێک بووە بیتە هۆکارێک زیاتر چوتە ناو مەسائلی دین و شارەزابوون. جا بەڕاستی بەندەش ئەو نووسەرانەی کە تەمان زۆر نوانەی پێیان سەرسامم لە تاریخی ئیسلامی و عولەمای زۆر گەورە و عیملاقی تێدا هەبووە بەڕاستی ینی بەڵام پێم خۆشە ئەوانەی کۆنەکان جارێ لێگەڕێم ئەوانەی تازە نوێیەکان بۆی زیاتر بناسین ئەوانە کۆنەکان زۆربەی خەڵک بیان ناسن ئەوەی نوێ زۆر بەڕاستی بە نووسەرێک و بە داعی و عالمەشی ینی زۆر پێ سەرسام ئەویش ناوی عەبدولعەزیز الطڕێفی. بەڕاستی عەبدولعەزیز الطڕێفی یعنی زانایەکە و داعیەکی زۆر گەورەیە کە ئەو شخصە ئەوە پرسیاری جوابی پرسیاری یەکەمە هۆکارەکەش چییە لەبەرچی لەبەر ئەو شخصەی سەرسامم ئەویش ئەو هۆکارانەیە یەکەم ئەو شخصە بەڕاستی شخصەشی مەوسوعەویە یعنی سبحان الله لە هەموو علومەکانی وەرگرتووە یەکەم جا حفظی قورئانی کرد دوای حفظی سنەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم تقریبا کتب الستة و زەوائدی کتب الستة بە ئەسانیدەوە هەمی دەبەرە ینی سبحان الله مەوسوعەکی زۆر گەورەیە. دوای لە عولەمانی مصر چەند ساڵە لەوێن دەرێ بووە ماستێر و دکتۆرای لەوێ خوێندووە هەچی علمە لە مصری وەرگرت دوای چووتە هەندستان ئیجازاتی علمی لە هەندستان و ئەوانەشی هەمووی وەرگرتووە. دوای ئەوە سبحان الله مقارنەیەشی زۆر عەجیبی کردووە لە ینی کو دەڵێن تەحلیلی ئەقوالی عولەمای متەقەدم و لەگەڵ معاصر بەراوردی کردویتەوە زۆر مهمە. جا بۆیە کە تەماشا دەکەی تەئسیلێکی علمی زۆر بەهێز و بەقووەتی هەیە ئەسڵی خۆش کە خەڵکی سعودیەیە. دوای ئەوە علمی مصری وەرگرتووە کە ئەزهەر و مەشایخی ئەزهەر دوای ئەوە مەدرسەی ئەهلی حەدیثیش لە هەندستان یعنی سبحان الله ئەو هەموو مەدارسانەی کۆ کردیتەوە ئیتر لەگەڵ قورئان و مەسانید و سنەش شارەزا بووە و فەهمێکی زۆر دقیقیشی هەیە لە بواری دین بیر و باوەڕ عەقیدە و عەقیدەیشی لەسەر عەقیدەی سەلەف الصالح و ئەهل السنە والجەماعە ئیتر بەڵام جێی داخە دەسەڵاتی سعودیە ئێستا سزنی کردووە ئەوە تقریبا 2-3 ساڵەکە لە ژۆرەیە ئیتر خوای گەورە ڕزگاری بکات لەبەر ئەو فەهمە جوانە و دقیقەی هەیە لەسەر مەسالی کتاب و سنە ئیتر لەسەر دەعوا و بانگەوازی هۆکارەکەی کرا سزن. ئیتر ئەو کتابەی کە زۆر پێی سەرسامم بەڕاستی ئەو کتابێکی هەیە بە ناوی الخوراسانیین عن عەقیدەة الرازیین بەڕاستی کتابێکی زۆر جوانە ئەمن حتا ینی ئامۆژگاریم هەیە کە خەڵکە گەنجی ئەوڕۆ زۆر ئەوەی بە جوانی بخوێنی لەبەرەوەی عەقیدەی ئەبوو زوڕع الرازی ئەوە ئەبوو حاتم الرازی کە هەردووچیان کو دەڵێن ئیمامی جەرح و تعدیل لە حەدیث یعنی لە جیلی کۆن ژیاون قەدیم و عەقیدەی سەلەفی ساڵحێکی پوخت و خاوین و مختصریان زۆر بە جوانی کۆ کردیتەوە هاتووە ڕاوە و تەحلیلی عەقیدەی رازیینی کردووە. رازیین کە ئەبوو زوڕع و ئەبوو حاتم الرازیە دوو علەمای جەرح و تعدیلە دوو علەمای عیلەلن کە دەڵێن کە گوتیان گەورەترین عالمی عیلەل چێ دەڵێن الرازیین. جا بۆیە هاتووە إمامي أبو زرع الرازي وأبو حاتم الرازي أقوال إمام شافعي إمام مالك إمام أبو حنيفة وإمام أحمد بن حنبل حمو بابري أو إمامنا أقوال لا مجمل عقيدة السنة والجماعة كو كرديتوا تأصيل شي مختصري لتن لا فرشي كم عقيدة السنة والجماعة دانا أو كتابي مراسي كتابة شي زوزر جوانا زوزر بهيزة بوختة على عقيدة أهل السنة والجماعة يعني بشوازة شي تأصيل علمي لسر أئمي سلف نق متأخرين چون كما كدين متأخرين براسي خلاف وآراء جياواسية أو هاتوا سرچاوكي قديم لعلماء السنة والجماعة بواسطة أو كتابة تأصيل شيء علمي كردية زوزر بهزو بقوته. جبوه براسي معجب بو شخصية كالمعاصرة وعالم شيء قورية وقرآن وسنة وأواني همولة بالكردوة وهروها ئێتر هۆکارەکەی و باس مەکرد علومی هندستان و مصر و جەزیرەی عەرەبیشی هەموو کۆ کردیتەوە. دوایە ئەو کتابەشی بەڕاستی کتابەشی یەکجار پێگە و مەکانەتێکی بەقووەتی هەیە کە تەئسیلی عەقیدەی ئەهلوسنە والجەماعە کردیە لەسەر ینی دەقەکانی ئەقوالی ئەبوو حاتەم و ئەبوو زوڕعی رازی. ئیتر ئەوەندا بوو کە معجەب بەو کتابەی
و هیوادارین خوای گەورە و داوا دەکەن خوای گەورە ڕزگاری کا و لەگەڵ هەچی زانایەکانی تریکە لە زینداندان. صلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه أجمعين. استان خوش بی دکتۆر، جەزاکم الله خێر. استان خوش بی.